ێکی ڕاست و دروست بین دەربارەی بەردەوامبوونی گروپەکان بە شێوازێکی تازە بە دەفعێکی تازەوە بە هاوکاری ئەو شێرە ژنانانی ئەوەی کە لەگەڵمانابوون ئەمڕۆ بۆیە ئیشەڵڵا لەگەڵمانابن تا بەشی دووهەمی ئەم دیدارەمان اینجا ئێستا دەست پێ ئەەکەم بە بانکردنی میوانە بەڕێزەکانمان مامۆستای بەڕێز مامۆستا ئامینە بە تەشریف بێنێت ئامینە سدیق بخير بي عليكم السلام سلسلة شام فرمو تشريف برا دكتورة جيان محمود بسبوري عفرتان باب فرميت لقل دكتورة شانوي برز باب فرميت عليكم السلام بخير بي بخير دكتور جان فرمو دست خوش بي يا خو بخير بين خوش خبر إذا كان هەنێکمان هەیە ئەندامێکی دانەبراوەیە دا بڵێن ئینشەڵڵا لەناو گروپە کەمانە دوو میوانی یەک لە یەک شیرینتر و بەڕێزتر مامۆستا ئامینە جەنابەت ماستەرت هەیە لە تەفسیری قورئان و شارەزای لە فقهی ئافرەتان بە خێراتنت ئەکەین زۆر سپاس دەکەین کە ئەم داوەتنامە و قبول کرد و بە هاتنت گەورە دەبین ئینشەڵڵا لەگەڵ دکتۆرە ژیان محمود خاوەنی بڕوانامەی بورد لە نەخۆشی ئافرەتان هاتنت گەورەمان ئەکا دکتۆرە گیان هەمیشە پاڵپشتیر کردوین دەستان خۆش بێ خوا بەخێر بن اینجا حەزم کرد ئێوە هەر یەکەتان لە مامۆستاوە دەست پێ ئەەکەین ئەگەر وەکو دەستپێکێک جەنابەت پرسیارێکت هەبێت دەربارەی ئەم گروپە حەز بکەی بزانی چییە چۆنە یان هەستی خۆت چ شعورێکت هەیە حەز بکەیت لەگەڵ ئەم خوشکانەمانە ئەمڕۆ دەربڕینی بۆ بکەیت بسم الله والصلاة والسلام على رسول الله طبعا من كشاجوان خان اتصالي بيو كردموتي بوكاريكي آوا چەند ساتێک لە خزمەتی ئەم خۆشەویستانابی بەڕاستی پێم خۆش بوو منیش زۆر سپاسی ئەم گروپاکەم پاشان خۆم لە بڵێن کەناڵەکەیانەوە سەیری چالاکیەکانیانم کرد هەروە سەیری ئەو کارانەیانم کردکەوە تا ئێستا کردوتانە زۆر کارانێکی زۆر جوان و بە خزمەتە بە ئینسانیەت خزمەتە بە چینێک کە زۆر پێویستیان بە دڵنەوایی و خزمەتکردن هەیە بۆیە من سپاسی گروپەکەتانەکەم ئیشەکانتان زۆر جوانە مایەی ڕێز و پێزانینی هەموو کووردە بەڕاستی کە بیریان لەوە کردوتەوە فترەیەک لە ژیانیان خزمەت بەم چینە بکەن شتێکی زۆر جوانە و دەستان خۆش بێخۆ دەستی جەنابەت خۆش زۆر بە خێراتن تەکەین مامۆستا گیان دکتۆرە ژیان جەنابەت وەکو یەکەم جارتە تەشریف بێنیت بۆ گروپی گەشتبین هەست بە چی ئەەکەی خاتون السلام عليكم سرتا بخيراتني همومي وانا برزا كان كم زور خوش حالم امرو كامل لنا وام شير جنانه دانيشتم كتاقي كردنوي كي زور قرسيان تي بارندو وي وادرم اوانشي كتيان بارانو زور بسلامتي وبسركوتوي تي بارنن براستي اما جيت الخوشيه بومن لجروبي كي اوا زور غوريا بجداري بكم وهي وادرم بتوانم لاستي او مسؤوليات بم كبيم بخشراوا يا خو سركوتو بن هي وادرم إن شاء الله لشلاكي كان هربر دوام بن. دست خوش به دكتورة جان بخير هاتي. دكتورة شانو. عفوا. من وكون داميكي جاشبين كأمره هشت من ديدار معنا بينهم براستي زور الخوشم. الحمد لله جماري أو كساني كبجداري معنا قلعا كان جار لقل جار رول زياد بونا بو هواي كتواني بيت معنا هم لرابردو وهم بتوانین لە داهاتووە خزمەتێکی زیاتری هەموو ئەو ئازیزانە بکەین کە هەموو جارێک لەگەڵمانە بەشداریەکەن. دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە. لە مامۆستا ئامینەوە دەست پێ یەکەین مامۆستا گیان. پرسیارێکمان هەیە شێرە ژنێک دەڵێ ئەگەر بتوانم من بەم نەخۆشیەوە بە دەور و ڕۆڵی خۆم هەستم وەکو ئافرەتێک ئایا ئەمانەوێ بزانین لە کۆمەڵگای ئیسلامدا ئافرەت چ پێگەیەکی هەیە و ئایا نەخۆشی ئەو ئافرەتە دەبێتە ڕێگر بۆ ئەنجامدانی ئەو پێگەی خۆی ئافرەت
تاکی جووتێکە واتە خی گەورە کاتێکە نەوعی بەشەری جنسی بەشەری دروست کرد لە دوو جۆر دروستی کرد ئافرەت و پیاو خی گەورە کاتێکە هێنایە سەرزەوی ئەمانەتێکی زۆر گەورەی خستە سەرشانی ئەم ئینسانە کەواتە ئێمە هیچ کامێک لە ئێمە لەوەی کە لێرە دانیشتۆ گوێمان لێ و لەوانەی کەوا تۆ ئەی بینی لەسەر زەویە بە هەموو زمان و بە هەموو ڕەنگەکانەوە خی گەورە هێناوێتێ سەر زەوی هیچ یەکێک لە ئێمە زیادە نین کاتێکە تۆ خی گەورە دروستی کردووی زیادە نیت گرنگیت بۆیە خی گەورە تۆی هێناوەتە سەر زەوی ئینسانیت ئینسانێکە پڕپڕە لە نهێنی پێویستە لە ژیانکردنی لە ناو زەویە ئەو نهێنیانەی دەربخە وعلم آدم الأسماء كلها ئەو زانست و زانیاری کەوا خی گەورە داوێتی بە بەشەری هێناوێتێ بێت لەم دنیا تاقی کاتەوە لەم دنیا تواناکانی بەگەڕ بخە کەواتە تۆ گرنگیت بۆیە خی گەورە تۆی هێناوەتە سەر زەوی ئیشێکل لە سەرشانە پێویستە ئەو فترەی کەوا لێرە ئاژین ئەو ئیشەی خۆمان جێبەجێ بکەین کەواتە کەسمان زیادە نین کەسیشمان لە خۆ ڕانە هاتوینەتە بوون بەڵکو کار و ئەرکێکی گرنگمان لە سەرشانە لەم دنیاە جێبەجێ بکەین ئێمە وەکو ئافرەتان من پێم وابێ کارەکەت زۆر زۆر پیرۆزە زۆر زۆر گەورەیە وەکو نەوعی بەشەری چونکە ئەرکی مامەڵەکردنت لەگەڵ مرۆڤە پێسپێراوە ئەو مرۆڤە باوکتە مێرتە مناڵتە براتە یعنی ئەو توانایی کەوا خی گەورە داوێتی بە ئافرەت لە مامەڵەکردن لەسەر زەویە زۆر زۆر زیاتریشە لە جۆری بەرامبەر کە پیاوە بۆ چونکە تۆ مامەڵەت لەگەڵ مامەڵەی ڕاستەوخۆت لەگەڵ ئینسانایە بۆ دروستکردنی ئینسانێک بۆ پەرەپێدانی ئینسانێک ئێوە خۆتان سیرتان کردووە لە دنیا ئافرەت کاتێککە هاوسەرە چەند تەئسیری هەیە چەند کاریگەری هەیە لەسەر سلوکی پیاوەکەیشی لەسەر سلوکی براکەیشی ئەوە بە تەئکید زۆر زۆر لەوە زیاتر لەسەر مناڵەکانی کە سبەینێت تەقدیمی مشتەمەعیانەکە کەواتە ئێمە ڕۆڵ و پێگەمان زۆر بەرزە زۆر گەورەیە ئەرکێکی زۆر گرنگ و پیرۆزیش خراوەتە سەرشانمان ئەویش چییە؟ ئەویش ئەوەیەکەوە ئێمە بتوانین جێگە پەنجەی خۆمان لەم دنیاە دیاری بکەین پێشەوەی بەجێ بێڵین چونکە خی گەورە ئەم دنیایش یار بۆچی دروست کردووە؟ تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا مردن و ژیان دووشتە خی گەورە دروستی کردووە دروست کراون مردن و ژیان هاتوینەتە بوون یعنی ئەژین سبەینێ هەر هەمومان ئێرە بەجێڵین اینجا بەجێهێشتنی دنیاش پەیوەندی نییە بە نەخۆشینەوە بە تەمەنەوە چونکە مە شتێکی بەڵگەنەویستە چەند کەسی نەخۆشیەکەی بەجێڵێ و تەمەنێکی زۆر زۆرەکە چەند کەسی زۆر ساغیش لە پڕ ئەمریکەواتە مردن و ژیان شتێکە لای خی گەورە دانراوە و نووسراوە ئێمەش هاتوینەتە دنیا تا لە تاقیکردنەوەین هەموو شتێکمان تاقیکردنەوەیە زەواجکردنمان زەواج نەکردنمان مناڵبوونمان مناڵ نەبوونمان نەخۆشینمان هەمووی تاقیکردنەوەیە لەو تاقیکردنەوە چە نەهێنی ئەوەیە گرنگێکە خۆشیە و لەشە ساغە چە نەهێنی بەو خۆشی و لەش و ساغیە لای خی گەورە نەخۆشیت لەو نەخۆشیە چە نەهێنیت لیەبلوەکم ئەیکم ئەحسەن عەمەلا لە هەموو قۆناغەکانی ژیانە دەرەجەی چە نەهێنیت ئەو دەرەجانە و لای خی گەورە تۆمارەکرێ لە قیامەتیشە هەمووی ئەبینیتەوە بۆیە ئێمەی ئافرەت هەروەکو جۆری دووەممان کە پیاوانە هاتوین و تاقیەکرێنەوە بە هەموو قسەیەکمان ڕەفتارمان گفتارمان بزانین کێ باشترین دەرەجایەنێت خۆ ئێمەش وەکو ئافرەتانێک کە خی گەورە پەیامی بۆنن مەسەڵەن پەیامی ئیسلامیان وەرنەگرتووە ئەوانیش وەکو ئێمە کۆمەڵێک ئەرک هەیە جێبەجێیەکەن بەس ئێمە فەرقمان لەگەڵ ئەوانە چییە؟ ئێمە عەقدمان لەگەڵ خوایەکە هەیە ئێمە موسڵمانین خی گەورەش پەیامێکی بۆ ناردوین
بەپێی ئەو پەیامە ڕێ بکەین بەڕاستی ئێمە بەرچاو ڕوو نەبین جگە لەوە کە دنیا بەدەستەهێنین چونکە بەڕاستی خی گەورە پەیامێکی بۆ نردوین دنیایشی تایە الذي خلقني فهو يهدين دروستی کردوین هیدایەتیشی داوین بۆچی بۆ چاکەی دنیا و چاکەی قیامەت پەیامەکەی وا داڕشتووە کە چاکەی دنیای ئێمەشی تایە و چاکەی قیامەتیشی تایە کەواتە بە وەرگرتنی پەیامەکەی خی گەورە و بەجێبەجێکردنی ئێمە ئەو جیاوازیەمانە بێ لەگەڵ باقی ئافرەتانی ترا کە بێ پەیامن تۆ خاوەن پەیامێکی ئەو پەیامە جێبەجێ بکە و ئەمانەتیشە لەسەر شانت ئەگەر زۆر نەڕۆشتم لە قسەکانم دەست خۆش بە مامۆستاگیان کەواتە دایم ئێمە تەچی دەکەین لە خاتونەکانمان ئەڵێن ئەمە قۆناغێکی تازەی حیاتدانە لەم قۆناغا دەکرێت ئێوە زیاتر هەست بەبوونی خۆتان بکەن لەبەر ئەوەی ئینسان کاتێک کە حیاتی ئەکەوێتە مەترسیەوە زیاتر ئەو شتانەی ئەوەی کە بەهادارە بێت دووبارە چاوی پیا ئەخشێنێتەوە لە حیاتیە وەکو بیر و بۆچوونی وەکو هەدەفەکانی حیاتی دەکرێت ئەم نەخۆشیە ببێ بە سەرەتایەک وەنیا سەرەتایەک بۆ دووبارە چاوخشانەوە بەوەی کە ئێمە وەکو مرۆڤ ئەگەر ئافرەت بین ئەگەر پیاو بین ئەم نەخۆشیە عقوبە نییە ئەم نەخۆشیە تەنها و تەنها گۆڕانی شێوازێکە بۆ شێوازێکی تر ئینسان حیات بەردەوامە بێتیایە بگرە لەوانەیە منەوەی کە دیقەتم مابێ لە خوشکەکانم توانەکانیان زیاتر ئەبێ کەمتر نابێ بەڵێ من خۆمار بە یان تەمەنێکم کردووە و ڕەفیقیشم زۆر زۆرە و لەگەڵ خەڵکیشا زۆر ژیاوم خۆیشم بۆ خۆشم یعنی ئینسانێک نییە لەم دنیا نەخۆش نەکەوێ ئینسانێک نییە نەخۆش نەکەوێ نەخۆشیش وەکو کاک دکتۆر فەرمووی عقوبە نییە نەخۆشی زۆر جار ئاگادارکردنەوەیە بەپێی ئەو ئاەتەش کە خی گەور لەسەر زمانی ئیبراهیم پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەیگەڕێتەوە فەرمێ الذي خلقني فهو يهدين والذي هو يطعمني ويسقين وإذا مرضت فهو يشفين خی گەورە کە خەلقی کردوین و هێناینی هیدایەتمانەدا بۆ باشترین ژیان اینجا دوای ئەمە فەرمێ یطعیمونی وەیەسقین خی گەورە خۆراکی پێداوین هەتا قیامەت ئەم سەرزەوی خۆراکی خەڵکیەدا وەیەسقین ئاویش نابڕێ خواردنەوەیشی تایە بەڵام دوای ئەم ئاەتە فەرمێ وەئیذا مەریضت فەهو یەشفین کاتێک کە نەخۆش کەوتم ناش فەرمێ خوا نەخۆش دەخات زۆر جار نەخۆشیەکان ئەکرێت لە شێوازێکی غەڵەتی ژیانی خۆمانەوە بوو بێ لە تێکدانی هاوسەنگێکی خۆراکی خۆمانەوە بوو بێ بەڵام کاتێک کە ئەوەشەکەین ئەمە قەدەرێکە خواوای نووسیوە لە تێکدانی ئەو هاوسەنگیە لە ناو جیسمە ئەو نەخۆشی نەدروستە بێ بەڵام فەهوە یەشفین درگایەکی فراوانی ئەمە لە کاتەوە کە خوا مایەی شیفا هێنەرە بۆیە هیچ نەخۆشینێک نییە لەم دنیا خی گەورە دەرمانەکەی دانە نابێ ئەم نەخۆشینەیە کە ئێستا خەڵک بەدەستیەوە ئەناڵێنێ بابەتی شێرپەنجە ساڵانێکی زۆر هەبوو ئەم نەخۆشینە ناوی هەر نەبووە خەڵک بەدەست سیلەوە ئەیناڵاند خەڵکی ئەکوشت مۆتەکە بوو لەسەر ژیانی خەڵکی بەڵام الحەمدولله ئێستا بە بۆنەی پێشکەوتنی پزیشکی و سیل هەر نەماوە کەسیش هەر لێی ناترسێ بێگومان ئەم نەخۆشینەش چارەی هەیە کەواتە فەهوە یەشفین خوا شیفا ئەنێرێ بە فەزلی کێ بە فەزلی دکتۆرە بەڕێزەکان کە بەحسەکەن ئەگەڕێن بەردەوام لە گەڕانان بۆ دۆزینەوەی عیلاج ئەم نەخۆشینەش بێگومان عیلاجی هەیە ئەدۆزرێتەوە جاری وایە کە تۆ خواردنێکە خۆی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سنەت دایناوە دەست سبر بۆ خواردن بسم الله بکە بۆ ئەوەی ئەو خواردنە زەرەرت لێ نەدا و چاکەت پێ بگەێنێ کاتێکیش کە نەخۆشەکەوی بێگومان خی گەورە خۆی شیفادەرە عیلاج ئەدۆزرێتەوە بینی ویشمانە ئێستا کە لەم مەجلیسا دانیشتوین بابەتەکە بابەتی شێرپەنجەی مەمکە خەڵکی زۆر زۆر شیفای بۆ هاتووە کەواتە دکتۆرە بەڕێزەکان یا ئەوانەی کەوا باحسن لەو بوارە ناوەستن ئینشاءالله شیفای ئەمەش بە کامڵی هەریەت ئینجا جگەلەوە کۆمەڵی نەخۆشینیش هەیە خەڵک هەر لێی بێ ئەمەلە لە پڕەزانی بە بۆنەی
دوعایەکەوە شەونێژێکەوە وەرگرتنی عیلاجێکەوە لەگەڵیا فهو يشفين بردوامة خوي جورة درقايدانا خا دعاء كان زائد مراعاة طبي بإذن خوي جورة شفانت لبرو جيان ناوستيت زور بي جاريش وكو كاك دكتوروتين نقطي تحولة خوا أقداري كي كردويتا تو تشن كسهب ولا دواي أوا وكو بلد شالاكي كاني وكو كانياو تقيون بو چونكا بيري كردوا خوای گەورە ئاگاداری کردووە ئازارە بینێ مقابل بە ئازاری قیامەتەوە نازانێت کە ئەمە هەر هیچ نییە بۆیە ئیشەکە بۆی کەوا لە ئازار و ناڕەحەتەکانی قیامەت ڕزگاری بێ کە لە خوۆش نزیک بووە چی ڕوەدا ومن يتق الله يجعل له مخرجا إن شاء الله درگای شیفایشی بۆ کرێتەوە إن شاء الله دکتۆرێکیان دەستەکانە خۆش بە مامۆستاکیان هەڵبەتە ئێمەش إن شاء الله نزاعەکەین کە خواگیان پشت و پەنامان بێ وەکو دکتۆر بتوانین بەو ئەرکە پیرۆزە هەستین بەرامبەر بە نەخۆشەکانمان دکتۆرە ژیانگیان پرسیارەکە بۆ جەنابتە ئەڵێ ئەگەر پێمان بفەرمونون ئایا شێرپەنجەی مەمک تا چەندێک کاریگەری ئەبێ لەسەر جەستەمان وەکو جەستەی ئافرەت طبعاً کراوەتەوە دکتۆر دەسەر دووبارە سڵاو عزیزان بێگومان کە ئافرەتێک تەشخیصەکرێ بەوەی کە شێرپەنجەی مەمکی هەیە ڕاستەوخۆ بتوانێتەوە ئەمە کاریگەریەکی ئۆتۆی لەسەر باری دەرونی ئەبێت و بێگومان خۆی شێرپەنجە کاریگەریەکی ئۆتۆی جەستەی هەبێت ئایا بەهۆی نەخۆشیەکەەوە ئەبێت یاخود بەهۆی وەرگرتنی چارەسەری کیمیایی یاخود ئەشیعەیەوە ئەبێت لە کاریگەریەکانی باری دەرونی ئەوەیە طبعاً هەمومان ئافرەتین زۆر لاوازین هەرکەوتی شێرپەنجەیە یەکسەر لە ڕووی دەرونیەوە ئەڕوخێ کە ئەمە شوەمە لێ ئەکا بەردەوام تووشی بێهێزی بین بێتاقەتی بین تاقەتی هیچمان نەبێت لە ڕووی خۆ تێکەچین تەنانەت لە ڕووی زاکیرەوە بتوانێتەوە زاکیرەمان کەمە بێتەوە ئەمەش تەئسیر لە باری ژیانی هاوسەرێتی و دایکایەتیشمان ئەکات کاریگەریەکانی جەستەیی بەڕاستی ئەوەیە کە ئافرەت زۆر تەرکیزەکات لەسەر ئەندامی مینەکانی کە ئەویش مەمک و ئەندامی حوزەگرێتەوە لە ڕووی مەمکەوە ئافرەتەکە سەیرەکە شێوازی گۆڕاوە ڕەنگی پێستی گۆڕاوە ئاوسانێکی تێ هەست بە ناشرینبوونی جەستەی ئەکا تکایە ئازیزان ئەمە گۆڕانکاریەکی کاتیە ئافرەت هەرچێک بێت زۆر بوونەوەرێکی جوانە و بێ لەوە ڕەنگە ئافرەتەکە بەردەوام هەست بکات بە بێهێزی ئازاری ئێسقانەکانی کە ئەمە ڕەنگە بەهۆی نەخۆشیەکەوە یان وەرگرتنی چارەسەرەوە بێت کە بمانەوێ نەمانەوێت تەئسیر لە ماسوولکەکانمانەکات تەئسیر لە ئێسقانەکانمانەکات تووشی بێهێزیەکمانەکە یەکێک لەو ناڕەحەتیانی کە ئافرەت زۆر بەدەستیەوە ئەناڵێ بەڕاستی تێکچوونی هەستی و خۆشی لە ڕووی جەستەیی و لە ڕووی سەرجەییەوە ئەبێت کە ئەمە کاریگەریەکی زۆر لە ژیانیا دروست ئەکات کە ئەبێتە هۆی تێکچوونی لە زۆر لایەنەوە ئەمەش ئەکرێت بەهۆی نەخۆشیەکەەوە بێت ئەکرێت بەهۆی وەرگرتنی چارەسەرەوە بێت بەڵام ئینشاءالله ئەمانش بتوانێتەوە ئینشاءالله هەر چارەسەرێکیان ئەبێت و هەوڵی ئینشاءالله پێکەوە چارەسەری ئەو مەشاکیلانە بکەین خۆش بە دکتۆرەکان پرسیاری داهاتومان بۆ دکتۆرە شانۆیە ئەڵێ بابەتی مناڵخستنەوە باشە بەپێی قۆناغ و بەپێی هینی بڵین کە توش ئەبیت هەڵبەتە بە شێرپەنجەی مەمک بە چەندین قۆناغە تێپەڕە بیت ئایا بابەتی مناڵخستنەوە لەو قۆناغە جیاوازانەیە لە هەج قۆناغە و تا چەندێک بۆیان هەیە تا چەندێک مەترسی هەیە بەسەر منداڵەکە یان بەسەر دایکەکە بەڵێ طبعاً بابەتی مناڵخستنەوە بۆ ئێستا زۆر مهمە بۆچی لەبەرەوەی ئێمە بە خۆشحاڵیەوە سکرینینمانەیە بۆ شێرپەنجەی مەمک زۆربەی نەخۆشەکانمان سیرەکەین لە تەمەنێکی گەنجە تەشخیصەکرێن چارەسەر وەرەگرن ڕەنگە لە کاتێکا بە کە ئافرەتەکە هەر زەواجی نەکردبێ یان ئەگەر زەواجیشی کردبێت فامیلی پلانینی خۆی تەواو نەکردبێ واتە پلانی عایلەی خۆی تەواو نەکردبێ کاتێک کە تۆ باسی شێرپەنجەی مەمکەکەی قۆناغەکان ڕاستە مهمە یعنی بۆ نەگەر قۆناغی 1 و 2 3 بێ بە خۆشحاڵیەوە ئەگەر نەخۆشەکە چارەسەری ژوەرگرێ لە داهاتوە ئەتوانێت سکپڕی هەبێ ئەتوانێ مناڵ بخاتەوە بەڵام کە باسی قۆناغی 4ەکەی ئەوان شتێکی جیاوازە لەو حاڵەتەیە باشتر وایە کە نەخۆشەکە بیر لە سکپڕی نەکاتەوە چونکە هەر وەستانێک لە چارەسەرەکەی
زیانی بۆ دروستەکە و ڕەنگە تەنانەت ئەگەر سکپڕیشی هەبێ مەشاکلی بۆ دروستکەم. جاوی کە مهمە ئەگەر تۆ لە قۆناغی 1 و 2 سێابی ئێمە لە شێرپەنجەی مەمکە چەند نەوعێکمان هەیە. نەوعمان هەیە هۆرمۆنیە، نوعمان هەیە ناهۆرمۆنیە کە تریپل نەگەتیڤیان پێوترێ و نوعیشمان هەیە هێرتوو پۆزیتیڤن ئەوانەی کە چارەسەری بایۆلۆجیان پێویستە. ئەگەر نەخۆشەکە چارەسەری هۆرمۆنی وەربگرێت لەو نوعە کە هۆرمۆنیە و یەکەم جار چارەسەری کیمیایی وەربگرێت دوای ئەوە چارەسەری هۆرمۆنی وەربگرێ بە پێی هەموو داتا عالەمیەکان ئەڵێ نەخۆشەکە باشتر وایە کە 3 ساڵ بۆ 5 ساڵ چارەسەری هۆرمۆنی وەربگرێ. یعنی باشتر وایە بەلایەنی کەمەوە نەخۆشەکە 2 ساڵ چارەسەری هۆرمۆنیەکەی وەربگرێ بۆی ئەگەر گەڕانەوەی شێرپەنجەکەی کەم کاتەوە لە دوایەوە بە ڕاوێژ لەگەڵ پزیشکەکەی خۆی ئەتوانێت سکپڕی هەبێ ئەتوانێت مناڵ بخاتەوە بەڵام ئەویش بە چاودێریەکی ورد و پاشان ئەگەر نەخۆشەکە مناڵەکەی بوو بڕیاریدا کە شیری طبیعی خۆی نایە بە مناڵەکەی ئەتوانێت بگەڕێتەوە سەر عیلاجی هۆرمۆنیەکەی و 5 ساڵەکەی تەواوکە. یعنی ئەو نەخۆشانەی کە جۆری شێرپەنجەکان هۆرمۆنیە ئەتوانێت لە دوای 2 ساڵ لە تەواوکردنی چارەسەری هۆرمۆنیەکەیان سکپڕیان هەبێ و مناڵ بخەنەوە. جۆری دووەمیان ئەو نوعانن کە تریپل نێگەتیڤن، یعنی نەخۆشەکە ڕەنگە تەنها پێویستی بە چارەسەری کیمیایی و چارەسەری تیشکی هەبێ لە دوای ئەوە هیچ عیلاجێکی نامێنێتەوە تەنها لەسەر چاودێری ئەمێنێ. ئەمانیش لەو نوعانن کە ئێمە وەکو پزیشک دایما ترسین لە 2 ساڵ بۆ 3 ساڵی نەخۆشیەکانە ئەگەرێکی زۆری گەڕانەوەی نەخۆشیەکان هەبێ بۆیە باشتر وایە 2 ساڵ بۆ 3 ساڵ بۆستن ئەگەر خوای گەورەی ئینشەڵڵا ئەو چانسە باشەی یاپیان کە هیچ مەشاکلێکیان بۆ دروست نەبوو دیسان بەڕاوێژ لەگەڵ پزیشکەکەی خۆی بە چاودێریەکی ورد ئەتوانێت سکپڕی هەبێ و مناڵ بخاتەوە. ئەمێنێتەوە جۆری سێمان ئەوانن کە هێرتوو پۆزیتیڤن، ئەوانەی کە چارەسەری بایۆلۆجی وەرەگرن بێجگەلەوەی کە چارەسەری کیمیایی وەرەگرن مەفروزە بۆ مدەی ساڵێک بەلایەنی کەمەوە چارەسەری بایۆلۆجی وەرگرن. ئەمانیش دیسان لە 2 ساڵ بۆ 3 ساڵی ئەوەڵە هەر ئەبێ ئاگاداریەکی زۆری خۆیان بن چونکە ئەگەر گەڕانەوەی شێرپەنجەکە بێت لەو 2 ساڵەیە زۆرە. بۆیە ئەگەر نەخۆشەکە چارەسەری بایۆلۆجی تەواو کرد بەلایەنی کەمەوە 7 مانگ بەسەر چارەسەری بایۆلۆجیەکە تێپەڕی دیسانەوە ئەویش ئەتوانێت کە سکپڕی هەبێ و بەڕاوێژ لەگەڵ پزیشکەکەیان مناڵ بخاتەوە. کەواتە بەعامەتەن ئەوەی کە مهمە ئێمە نەخۆشەکان پێویستە ئاگاداری ئەوە بن نەوعیەتی شێرپەنجەکان چییە و ئەو ڕێگایانە چییە کە پێویستە بیگرنە بەر بۆ ئەوی لە داهاتووە کەمترین زیان هەم بۆ خۆیان هەم بۆ کۆرپەکەشیان دروست بکەن. دەست خۆش بێ بۆ وڵامە. دکتۆرە بەنسبەت هەر لەگەڵ جەنابتا دکتۆرەکیان ئەوە بۆ مەسەلەی دووگیانی ئەی بۆ مەسەلەی شیردان. بۆ مەسەلەی شیردانیش وەکوتم ئەگەر تۆ قەرارتدا مناڵ بخەیتەوە ئینشەڵڵا دوای ئەوە بڕیاری ئەوەدا کە شیردانی طبیعیت هەبێ دیسان بە پێی نەوعەتەکە ئاگۆڕێ. ئەگەر چارەسەری هۆرمۆنیت هەبوو بێ پێشتر و 5 ساڵەکە تەواو نەکرد بێ باشتر وایە بەڕاوێژ لەگەڵ پزیشکەکەتە لەو حاڵەتەیە شیری طبیعی خۆت بەکارنێنی بۆی بگەڕیتەوە سەر عیلاجە هۆرمۆنیەکەت و بتوانی 5 ساڵەکەی خۆت تەواوکەی ئەگەری گەڕانەوەی شێرپەنجەکەت کەم بکەیتەوە. بەڵام ئەگەر تۆ نەخۆشەکە هەر قەراری ئەوەی یا کە شیری طبیعی خۆی با بە مناڵەکەی ئەتوانێت بەس بەو مەرجەی چارەسەرە هۆرمۆنیەکەی وەسان بێ. ئەگەر هیچ چارەسەرێکی نەبوو بێ ینی لەوانە بێ کە تریپل نێگەتیڤ بوو بێت هیچ مشاکلێکی نییە توانێت شیری خۆی با بە مناڵەکەی تەنانەت ئەوانەشی کە بایۆلۆجیان وەرگرتووە و پێشتر تەواو بووە ئەو حەومانگەکەی وەکووتمان بەسەرا تێپەڕێەوە و دوایەوە سکپڕی هەبووە هەر توانێت شیری خۆی با بە مناڵەکەی و هیچ مشکلەیەکی نییە. دەست خۆش بێ. ئەگەڕینەوە بەلای مامۆستا ئامین. مامۆستا ئامینە بەنسبەی ئەزمموی جەنابەت لەگەڵ فقهی ژنانە تا چەندێک هەست دەکەیت شێرە ژنەکانمان پێویستیان پێیەتی و دەتوانن پشتی پێ ببستن بۆ چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژانەیان. فقهی ئافرەتان دیارە زانستە زانیاریە طلب العلم فريضة على كل مسلم. چۆن ئینسان نوێژی لەسەر واجبە وەرگرتنی زانست و زانیاریش واجبە لەسەر پیاوان و ژنان. ئێمەش لە ئاینی ئیسلامە دینەکەمان بە ئیقرا دەست پێیەکە بخوێنە کەواتە زانست و زانیاری و وەرگرتنی فقهی ئافرەتان بۆ هەموو ئافرەتێک واجبی سەرشانێتی بەڵام بۆ کەسانێکەوە تووشی نەخۆشی نەبن لەبەرەوە کۆمەڵێک شتی زیاتریەتە ناو ژیانیان کە
نەیان بینیوە یان باونیە لە ناو خێزانەکانە تا لەوە پێش فێر بوو بن و بیزانن لەبەرەوە زۆر ضرورترە لەو کاتا ئافرەت فقی يعني فقێکی باش دەربارەی عیبادەتەکانی بزانێ چونکە حاڵەتی نەخۆش حاڵەتێکە جیاوازە لە حاڵەتە ئاساییەکە کۆمەڵێک ئاسانکاری خی گەورە بۆی داناوە لە کاتی نەخۆشینە کاتێک کە ئەمانە ئەزانێ و فێری ئەبێ ئیتر هەم دینداریەکەی لەگەڵ نەخۆشینەکەیە یعنی ئەتوانێت جێبەجێ بکە و بۆشی ئاسانە بێ لەبەرەوە زۆر ضرورە ئافرەتانمان ڕووبکەنە فقه زانستی فقه بۆی کە بزانن نوێژەکانیان چۆن بە دروستیەکەن خۆشردنەکانیان دەست نوێژەکانیان لەو کاتا چۆن باشە یا بۆ عیلاج مەجبورن سەفەرێ بکەن ئایا لە کاتی سەفەری لە سەفەرکردنا هیچ ئاسانکاریەکی بۆ کراوە ئەمانەش هەمووی لە فقه وردەکاری بۆ کراوە ئەمە جگە لەوەی عیبادەتەکە و بۆ تەندروستەکە هەروەها خەیاڵیشت یعنی باشتر لای نەخۆشینە کە دوورە خاتەوە حاڵەتێکی دەرونی زۆر باشە بۆ دروستە بێ دکتۆرە ژیان پرسیارەکە بۆ جەنابتە دەڵێ ڕێنماییە جستەیەکان چین کە دەبێت وەکو توشببوویەکی شێرپەنجەی مەمک لە بەرچاوی بگرم تاکو و کاریگەری لابردنی مەمک کەم بکەمەوە لە ژیانی هاوسەریمدا و تا چی بکەم وەکو جێگرەوەیەک سەبارەت بەلابردنی مەمک ئازیزان ڕەنگە ئافرەت مەمک وەکو ئەندامێکی یان وەکو نیشانەیەکی مینە ببینێت بەتەکیدیش خۆی لە زۆربەی حاڵەتەکان ئاوایە بەڵام لابردنی مەمک کاریگەریکی ئۆتۆی لەسەر ژیانی تۆ نابێت ئازیزانە ڕەنگە لە ڕووی جەستەییەوە شێواز تێک بچێ بەڵام چەند جێگرەوەیەکەیە کە ئەتوانین جێگرەوەی مەمکی بۆ بکەین هەیە لەوانە کە مەمکیان ئەبڕێتەوە ئەتوانن جوانکاری بکەن ئەمەنی سلیکۆنەکان دانێن ئەو کاتە لە ڕووی جەستەیەوە تۆ ئەبیتە کەسێکی تەواو و ئەگەر ئێمە مەمک وەکو ئەندامێکی سێکسی ببینین لە خێر شتێکی وانە بەڵێ هەنێ کەس ینی ئارەزووی بۆ دروست ئەکات یاریکردن بە مەمکەکان ئارەزووی بۆ دروست ئەکات بەڵام ئەگەر مەمکەکەش لا ببرێ کاریگەریەکی ئۆتۆی لەسەر ژیانی سێکسی نابێت ئێمە ڕێنمایەکان وەکو هەموو کەسێک بەتایبەتی توشبوانی شێرپەنجە ڕێنمایی جستەی ئەوەیە هیوادارم بتوانن بە تەندروست بمێننەوە هیوادارم نەمتی ژیانتان بگۆڕن لە ڕووی خەوە لە ڕووی ئیسراحەتەوە لە ڕووی وەرزشکردنەوە ئەمە تەئسیرێکی زۆر ئیجابی بۆ سەرجەستەی ئێوە ئەبێت لانی کەم ئەتوانێت پارێزگاری لە ماسوولکەکان و لە ئێسکەکانتان بکات لە ڕووی دەرونیەوە زۆر ئیسراحەتتان پێ ئەکات و هیوادارم ئەوانەی کە کێشیان زۆرە بتوانن کۆنتترۆڵی کێشیان بکەن بیگەڕێنەوە بۆ بارێکی ئاسایی ئەمانە وەکو جێگیرەوە بتوانین بڵین شتێک نا بەڵام وەکو لە ڕووی جوانکاریەوە بڵێ ئەتوانێت نەخۆشن هەنگاوێک بگرێتە بەر بۆ ئەوی جێگرەوەی مەمکی بۆ دروست بێت بەڵام لابردنی کاریگەریەکی ئۆتۆی نابێت ئازیزان چ لە ڕووی جەستەییەوە چ لە ڕووی لایەنی سێکسیەوە دەستخۆش بە دکتۆرە گەشتبینێکی تر دەڵێ ئایا توشبوون بە شێرپەنجەی مەمک من دەخاتە ئەگەری توشبوون بە شێرپەنجەیەکی تر وەکو شێرپەنجەی ملی منداڵان بەتەکیید خۆی ئینسانەکان خۆی گەورەوای دروستی کردوون جیناتیانەیە هەنێک لەم جیناتە ئەبێتە هۆی ئەوەی سەرهەڵدانی خانەی شێرپەنجەی لە جەستەی مرۆڤەکان ئابێت طبعا ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هۆکاری ئەوەی هۆکاری شێرپەنجەی مەمکەکەی چییە لە هەنێ حاڵەتەکان هۆکارەکان ئەگەڕێتەوە بۆ ماوەی وەکو بوونی چالاکی لە هەنێ جیناتە ئەمەش ئەگەری توشبوون بە شێرپەنجەی تر زیادەکە یەکێک لەوانە کە زۆر تەرکیزەکەینە سەری شێرپەنجەی هێلکەدانە ئازیزان طبعا بە ئەگەری 60% ئەو کەسانەی بۆ نمونە جینی برکایان هەیە بۆی هەیە تووشی شێرپەنجەی هێلکەدانەکان بن و بێ لەوە ئافرەت بۆی هەیە تووشی جۆرێکی تری شێرپەنجەی مەمک بێت کە جیاواز بێت لەو شێرپەنجەی لە ئەسڵا تووشی بووە ینی جۆرێکی جیاوازی تر بێت وەکو شێرپەنجەی کۆ ئەندامی زاوزەیەکان بەڵێ بۆی هەیە لە ئەنجامی تەئسیری ئەو عیلاجانەی کە وەری ئەگرێت بۆ نمونە عیلاجی هۆرمۆنیە عیلاجی بارەجیە بۆ هەیە ئافرەتەکە بکەوێتە بەر مەترسی توشبوون بە شێرپەنجەی ناوپۆشی مناڵدان چونکە بە تایبەتی ئەو کەسانی کە تامۆکسیفین وەرئەگرن تامۆکسیفین زدی هۆرمۆنی ئیسترۆژین ئیشەکە لەسەر مەمکەکان کە ئیسفادەیەکی زۆری پێگەیەنێ و لەسەر ناوپۆشی مناڵدان هەر وەکو مادەیەکی ئیسترۆژین ئیش ئەکات کە ئەبێتە هۆی چالاکبوون و ئەستوربوونی ناوپۆشی مناڵدان
وەکو شێرپەنجەی ملی مناڵدان نەخێر هیچ ڕەبتێکیان بە یەکەوە نییە شێرپەنجەی ملی مناڵدان چەند هۆکارێکی تری هەیە بەڵام بڵێم تەسیری ئەوەی کە شێرپەنجەی مەمکەکەی ئەوێتە هۆی شێرپەنجەی ملی مناڵدان شتیوانی ئازیزان بەڵام بڵێ ئەگەری توشببوونت بە شێرپەنجەی کە زیاد دەکات و بە تایبەتی شێرپەنجەی ناوپۆشی مناڵدان شێرپەنجەی هێلکەدان شێرپەنجەی خوێن کە ئەمانە لە ئەنجامی تەسیری وەرگرتنی چارەسەری کیمیایی یاخود ئەشیایی ئەبێتە هۆی سەرهەڵدانیان هیوادارم هیچ کەسێکتان تووشی نەبن بە ئیزنی خوا دەست خۆش بە دکتۆرە وڵی هەر لە هەمان مەوزوعە بەڵێ بایمە باس بکەین لەو نەخۆشیانەی تر نەخۆشیانەی تری ئافرەتانەوەی کە ڕەبتی بەم نەخۆشیەوە هەیە جگە لە شێرپەنجە یعنی مەسەرەن دەبێتە هۆکار بۆ حاڵەتی چیسی هێلکەدان دەبێتە هۆکار بۆ نەخۆشیەکانی تری ئافرەتان سەبارەت بە کیسی هێلکەدان ئەتوانین بڵین عیلاجە کیمیایەکان خۆی شێرپەنجەکە نابێتە هۆی کیسی هێلکەدان بەڵام ئەگەر یەکێک هاتوو تەشخیص کرا بوو کە ئەمە شێرپەنجەی مەمکی هەیە و لەگەڵیشیا کیسێکی هێلکەدانی هەیە تکایە بە دوایە بڕۆن ئایا ئەمە کیسێکی سەلامەتە یاخود کیسێکی شێرپەنجەیە هەروەکو ئاماژەمان پێکرد هەنێک کەس جیناتیان چالاکە بێت ئەگەری توشببوون بە شێرپەنجەی مەمک و شێرپەنجەی هێلکەدان لە هەمان کاتدا بۆی هەیە ڕووبدات بەڵام وەکو بڵێن شێرپەنجەی مەمک یاخود چارەسەری کیمیایی یاخود چارەسەری ئەشیعی نابێتە هۆی دروستبوونی کیسی هێلکەدان یاخود فرەکیسی هێلکەدان ئەوانەی کە تامۆکسیفین وەرەگرن ئەگەرێکی بەسیط هەیە تووشی کیسی هێلکەدان بن بەڵێ دەست خۆش بە دکتۆرەکەن پرسیاری داهاتوان بە دکتۆرە شانۆیە دکتۆرە شانۆ ئەڵێ پەیوەندی نێوان شێرپەنجەی مەمک و بەکارهێنانی حەبی منە کاکتۆرگیان پێشەوەی جوابی و پرسیارت بەمەوە حەزم کرد کۆمنتێک لەسەر قسەکانی دکتۆرە ژیان بم دەستی خۆش بێ ئەو قسانەی ئەو باسی کرد زۆر زۆر تەواوە بەس ئێمە دایمە بۆچی بە نەخۆشەکانمانەڵین ئەبێ فۆلۆ ئەپتانە بێت لەگەڵ دکتۆری شێرپەنجەکەتانە ینی تۆ گرت چاکبۆیەکی کاملیش بی بەلایانی کەمەوە ساڵێک جارێک دوو جارە بێت لەگەڵ دکتۆرەکە تا چاودێری تەبێ بووی ئەگەر هەرێکێک لەو مەشاکلانەی دکتۆرە باسی کرد زوو بتوانین دەستنیشانی بکەین و زوو حەلی بۆ بدۆزینەوە ئینشەڵڵا بە پشتیوانی خوا بەنسبەت پرسیارەکەتەوە کە ئایا پەیوەندی لە نێوان حەبی هۆرمۆنی و شێرپەنجەی مەمک چییە ئێمە لە دوو لایەنەوە بە باسی کەین یەکێک لەو لایەنانەیە کە زۆربەی کات کە نەخۆشەکان هێن بۆ لای ئێمە یەکەم پرسیاریەوەی لە دکتۆرە من ساڵێک 6 مانگ مانگێک 2 مانگ حەبی هۆرمۆنیم بەکارهێناوە تۆ بڵێ ئەم شێرپەنجەی من لە حەبی هۆرمۆنیەکەوە دروست ببێ بۆ ئەو نوعیان کە ئایا شێرپەنجەی مەمک ئەگەر حەبی هۆرمۆنی نەخۆشەکە بەکاری بێنێ بەلایانی کەمەوە ئەبێ نەخۆشەکە 4 ساڵ بۆ 5 ساڵ بە بەردەوامی ڕێگاکانی مەنعی هۆرمۆنی بەکارهێنابێ ئەنجا ئەگەری توشببوونی زیادە بێت ئەمە وەکو لایەنی ئەوەی کە ئایا ئەبێتەوە هۆکاریان نابێتەوە هۆکار ئەمێنێتەوە ڕێگایەکی تر ئەگەر نەخۆشێک چاکبووی شێرپەنجەی مەمک بێ و بێوێ حەبی مەنع بەکاربێنێ وەکو ڕێگایەکی مەنع یان بێوێ ئەو لەو لەبانە بەکاربێنە کە مادەی هۆرمۆنیان تایە ئێمە قەت لەگەڵ ئەو نوع ڕێگایانی دایمە بە نەخۆشەکانمانەڵین حتا ئەتوانن دوورکەونەوە لە ڕێگای هۆرمۆنی ئیتر ئایا شێرپەنجەکەت هۆرمۆنیە یان غەیری هۆرمۆنیە لە هەردوو بارەکە ئێمە وەکو پزیشک دایمە پێمان باشە ئەو ڕێگایانە بەکاربێنن کە ناهۆرمۆنین بۆ نمونە وەکو کۆندۆمە وەکو لەولەبی مسیە یان ڕێگەکانی ترەکە ژنان ئەتوانن بەکاری بێنن یان منعی طبیعیە بەڵام لە هەنێک حاڵەتە ئەگەر زۆر زۆر ناچار بووین ئەویش بەڕاوێژ لەگەڵ پزیشکی ژنانە نەخۆشەکە هیچ ڕێگەیەکی تر نەبوو بە پێی نەوعەتی عیلاجەکەی کە وەریەگرێ ڕەنگە بتوانین هەنێک جۆری هۆرمۆنی بەکاربێنین بەڵام ئەوانە عادەتەن وەکووتمان هەڵێگرین بۆ کاتێک کە هیچ چارەسەرێکی ترمان نەمابێ بە جددی بۆیە باشتر وایە ئەو خانمانەی کە توشبوون بە شێرپەنجەی مەمک بە هەموو شێوازێک دوورکەونەوە لە بەکارهێنانی ڕێگاکانی مەنعکردنی هۆرمۆنی ئیتر بە شێوەی حەب بێ بە شێوەی لەولەب بێ بە شێوەی پاچ بێ بە شێوەی ئیمپلانت بێ کە دایانن لەژێر پێستە بە هەموو ڕێگاکانیەوە دەست خۆش بێت دکتۆرە کەواتە بەرلای ئێوەوە باشترین شێوازی مەنع چییە؟ وەکوتم ڕێگە ناهۆرمۆنیەکانە ینی بۆ نمونە کۆندۆمە دافرامەوەی کە هەروەکو کۆندۆم وایە بەس ئافرەت دەتوانێت بەکاری بێنێت کە لە وڵاتی ئێمە کەمتر بەکارێنرێ یان لەولەبی مسیە یان ڕێگەی مەنعی سروشتیە طبیعیەوەی کە لە ناو ژنانی خۆمانە باوە ئەو ڕێگەیانە دکتۆرە ژیان هیچ ئیزافەیەکت هەیە بۆ قسەکانی دکتۆرە شانۆ؟ بەڵێ ئافرەتێک ئەگەر تووشی شێرپەنجەی مەموو بوو بێت و بەتەواتی چارەسەر کرابێت
و سەر هەڵدانەوەی نەبوو بێت لەوە ماوەی ئەو 5 ساڵەیە ئەکرێت عیلاجی هۆرمۆنی بەکاربهێنێت بەڵام مەترسیەکانی زۆرە بۆیە باشتر وایە لی دوورکەوێتەوە منیش هاوڕام لەگەڵ قسەکانی دکتۆرە شانۆ باشترین جۆری مەنع بۆ توشبوانی شێرپەنجە ئەوەیە لەولەبی مسی بەکاربهێنن چونکە هەم منعێکی باشە هەم دوور و درێژە و تەسیرێکی ئەو تۆشی نابێت و یارمەتی دەرەبێ بۆ ئافرەتەکە بۆ ئەوەی فڵۆواپەکانی تەواو کات و چارەسەری پێویستیش وەربگرێت وەک لە منعی کۆندۆم یاخود منعی سروشتی کە ئەگەری سەر نەکەوتنیان زۆرە. دەست خۆش بە دکتۆرەکەم. پرسیاری داهاتومان بۆ مامۆستا ئامینە ئەبێت مامۆستا گیان. ئەڵێ ئایا ئافرەتی مسلمان لە کاتی کەمبوونەوەی توانای جەستەیی لە بەڕێوەبردننی ماڵدا کە طبعاً کاریگەری ئەبێ لە بەڕێوەبردننی ماڵ و توانینی حەق پێدانی تەواوی بە خێزان و هاوسەرەکەی ئایا گوناحبار دەبێت؟ بەتاکید لە هەموو تەکلیفەکانی دنیا کە ئینسان لەسەر شانێتی خۆی گەورە بەپێی توانا لە خەڵکەکە برسێتەوە لا يكلف الله نفسا إلا وسعها بەپێی توانا خۆی گەورە تەکلیف لەسەر شانی ئینسانەکان دانێ ولا على المريض حرج هەندێک حاڵەت هەیە هەندێک تەکلیف هەیە لەسەر نەخۆش هەڵەگیرێ بۆ چونکە توانای نییە بۆیە لای خۆی گەورە هیچ تاوانبار نابێ بۆ چونکە ئەو تا لەشی ساغ بۆ توانەوێتی مافی مناڵ و هاوسەر و خێزانەکەی بدا بەڵام لە کاتی نەخۆشینە پێویستە خێزانەکەی بەدەمیەوە بن بێگومان ئەمیش دڵگەرمی وای لەکە بەپێی توانای خۆی ئەرکەکانی خۆی هەر جێبەجێ بکە بۆیە لای خۆی گەورە هیچ تاوانبار نابێ بە دوو ئاەت یەکەم بۆ هەموو کەسێک بەپێی توانا خۆی گەورە لێپرسینەوەی لەسەرەکە لە قیامەتە دووهەمیش بۆ نەخۆش جای کردوتەوە کەوا نەخۆش لە زۆر شتە ئاسانکاری بۆ کرێ و تاوان ناکەوێتە سەری. دەست خۆش بە مامۆستاکیان. تەمەن ئێمە بە درێژایی ئەم ساڵنی وە کارکردن لەگەڵ توش بۆ بەڕێزەکان دایم جەختمان کردوتە سەر جانیبە دەرونیەکە بەشێکیش لە جانیبە دەرونیەکە بەشە ڕەوحانیەکەیە سپریچواڵەکەیە ئەوەی کە لەخوا بەزیابێت یعنی تەسەور ناکەی مامۆستا لەگەڵ ئەو شێرە ژنانە کە دائەنیشی هەمویان ئیمانیان لێ ئەبارێ سەبریان لێ ئەبارێ تیانە لە بیدایەتە تۆزێ تووشی حاڵەتی ناڕەحەتی ئەبێت تووشی حاڵەتی ئەوە بێت کە ڕەفزی ئەو شتە ئەکاتەوە ئینکاری ئەکات یان بە چاوێکی هینەوە دەڵێ بۆچی من بەمە تاقی بکرێمەوە بەڵام سپاس بۆ ئەڵڵا کە زوربەیان قەناعەت و تەقەبولێکی زۆر باشیان هەیە بۆ حاڵەتەکەیان بگرە یعنی هەر سەرو ئەوەش ئێمە لە ناو گروپەکەمانە گروپێکی ناوەچیمان هەیە کە بەس خەریکی قیرائی قورئان و لەبەرکردن و یعنی ها مەسەلەن جەمبەهینەکەیان زۆر بەقوەتر بووە لە چاوجاران ئەیوت جاران مەسەلەن مەجالم نەبووە ئەوەنە بایەخ بدەم بە تاعەت و عیبادەت بەڵام ئێستا دەزانم کە سەرچاوەیەکی وزەکەم دەبێت زیاتر هانا ئەبم بۆ قورئان ئایا تێبینی و چیە لەسەر ئەو شتە مامۆستاکیان؟ بێگورمان قورئان خۆی معجزەیە هەتا قیامەتیش توانا و قووەتی لەدەست نادا قورئان وننزل من القرآن ما هو شفاء ورحمة لەناو قورئانە خۆی گەورە دای بەزانووە کە شیفایە بۆی کەوا لەناو دڵە هەیە ڕەحمەتیشە بۆ کەسانی کەوای خوێنن لەبەرەوە نزیکبوونەوە لە قورئان لایەنی ڕۆحیت کە تێر و پڕەکات تەسیریشی هەیە لەسەر لایەنی جەستەیش بۆ چونکە کاتێکە ڕۆحیەت و نەفسیەتت ئارام بوویەوە چونکە ئەلا بذیکر الله تەطمئین القلوب دڵەکانی پێ ئارامە بێتەوە ئەمیش سەرەتا لەوانەیە وانە بێ بەس کاتێکەوە لەگەڵیا بەردەوامە بی هەستەکەی قورئان تەسیرێکی زۆر زۆری لەسەر نەفسیەت و جەستەیش بەجێهێشتووە لایەنی ڕۆحی ئینسان سێ بەشە نەفسە و ڕۆحە و جەستەیە وەک چۆن جەستە داوای شۆردن و پاکردنەوە بۆن خۆشکردن و عیلاج وەرگرتن و ئەمانە ئەکات هەتا لەگەڵیان نەبی و خزمەتی نەکەی جەستە ئەویش خزمەتن ناکە ڕۆحیش بەردەوام تینووی کۆمەڵە بابەتە تینووی لایەنی ڕۆحیاتە بە بۆن خۆشکردن و جەستە پاکردنەوە و چونە سەیران تێر نابێ ئەوەیان لایەنی نەفسی و جەستەیەکەتە بەس ڕۆح داوای کۆمەڵێک بابەتەکە لەکوێوە هاتووم بۆچی هاتووم ئیشم چییە
بۆچی ئەڕۆم ئەم کۆمەڵە پرسیارە قورئان جواب دەیاتەوە قورئان لایەنەکانت تێرەکە قورئان فێرتەکە بۆیە لایەنی ڕۆحیش پێویستی بە تێرکردن هەیە بۆی کەوا ئارام بیتەوە یینەوە سەر بابەتی تەوەری ئەمڕۆمان دیدارەکەمان دکتۆرە ژیان یەکێک لە هەڵەباوەکان طبعا ئێمە زۆر نەخۆشمان هەیە کە پێش تەمەنی زەواج ڕوبەڕووی شێرپەنجەی مەمک دەبنەوە یعنی لە کچێ نییە ئیتر لە قسە باوەکان ئەوەیە کە شێرپەنجەی مەمک یان عیلاجەکان ئەوەی کە بەکار ئەهێنرێت دەبێتە ڕێگر لەوەی ئافرەتەکە زەواج بکە دەبێتە ڕێگر لەوەی ئافرەتەکە دووگیان ببێت یان تووشی نەزۆکی ئەکات ئایا ئەمانە تا چەندێک بنەمایەکی زانستی هەیە طبعا ڕێنماییم بۆ ئەو خاتونانەی کە لە تەمەنێکی گەنجیە تووشی شەرپەنجە ئەبن و بەتایبەتی ئەوانەی کە زەواجیان نەکردووە طبعا تۆ کە سەردانی دکتۆرەکەی حتمما دکتۆر چارەسەرێکت بۆ دائەنێت کە کەمترین کاریگەری لاوەکی لەسەر هێلکەدانەکانە هەبێت و کاریگەری عیلاجەکانیش طبعا بەپێی تەمەنی ئافرەتەکە بەپێی ئەو جوڕعی کە بەکارەهێنرێت بەپێی مەودای چارەسەرکردنەکە تەئسیرەکانی ئەگۆڕێت طبعا تا جوڕعەکەی کەمتر بێت تا ماوەی مەودای عیلاجەکە کەمتر بێت تەئسیرەکانی کەمترە بێت ئێستا خۆشبەختانە چەند ڕێگارێک هەیە کە ئافرەت دەتوانێت بگرێتە بەر بۆ ئەوەی بتوانێت توانای زەواجکردن و مناڵخستنەوەی هەبێت یەکێک لە وەرکارانە ئەوەیە ئازیزان دڵنیا بنەوە ئینشاءالله ئەو ڕجیمە عیلاجەی کە بۆ دائەنرێت کەمترین کاریگەری ئەبێت چونکە سوپاس بخوایە سەعلم ئەوەنە پێشکەوتووە دوورکەوتنەوە لەو عیلاجانەی کە ئەبێتە هۆی ئەوەی بەتەواوەتی هێلکەدانەکان لە کار بخە لایەنێکی تر ئەوەیە ئەم ئافرەتە ئەتوانێت لەگەڵ دکتۆرەکەی یا قسە بکات چارەسەر وەربگرێت بۆ ئەوەی بتوانین لانی کەم هێلکەکانی یاخود چەند پارچێک لە هێلکەدانەکانی خەزن بکەین بە مەخزوونی بمێنێتەوە بۆی ئینشاءالله خوا نەخواستە ئەگەر بە هەچ هۆکارێک عیلاجەکان بۆ هۆی ئەوەی کە هێلکەدانەکانی لە کار بکەوێت ئەم ئافرەتە مەخزوونی هێلکەکانی هەبێت پارچەی هێلکەدانەکانی هەبێت کە بتوانێت لە داهاتوە بەکاری بهێنێت بۆ مناڵی بلووری کە ئەمەش لە ڕووی شەرعەوە زۆر جاییزە چونکە هێلکەکان یاخود پارچە هێلکەدانەکان هی ئافرەتەکە خۆیەتی و بە تەئکید توخمەکەش یعنی تەواوەکانی مێردەکەی خۆیە بێت ئافرەت دەتوانێت ئەو ڕێکارانە بەکار بهێنێت دەست خۆش بە دکتۆرەکە ئەمڕۆ تەمان پرسیارەکانی من و دکتۆرە ژیان تۆزێک بێکەوە جوای بێنەوە بەنسبەتی ئەو ڕێگای دکتۆرە باسی کردێکێکە لە ڕێگا هەرە باشەکان بە خۆشحاڵیەوە ئێستا عیلمۆنە پێشکەوتووە کە ئەتوانین ینی ئەو ڕێگایە بەکاربێنین ڕێگەیەکی تر کە ئێمە بەکارهێنین بەکارهێنانی دەرزی ناوکە لە کاتی وەرگرتنی چارەسەری کیمیایی بۆ ئەوەی کە هێلکەدانی خانمەکە بخینە دۆخێکی متبوونەوە دوایی کە چارەسەری کیمیایەکەی وەستان هێلکەدانەکە گەڕێتەوە باری ئاسایی خۆی و ئەگەری ئەوەی کە سۆڕی مانگانی بۆ بگەڕێتەوە ئەگەری ئەوەی کە هێلکەکانی پارێزراو بێ زۆر زیاترە لە خانمێک ئەگەر تەنها چارەسەری کیمیایی وەرگرت بێت و ئەو دەرزی ناوکەی بەکارنێنابێ ئەمە بە خۆشحاڵیەوە یەکێکە لە ڕێگە باشەکان ئێستا بەکارهێنرێت وەکو دکتۆرەش باسی کرد تەمەنی نەخۆشەکە زۆر مهمە عزیزان یعنی تۆ ئەگەر زەواجی شت نەکرد بێ بەس تەمەنت لەسەر و 40 ساڵەوە بێ ئەگەر تەنانەت چارەسەری کیمیاییش بەکارنێنی ئەگەری ئەوەی کە هێلکەی مەخزوونت زۆر بێ کەم بۆتەوە ئەو ئەگەری ئەوەی کەم ناڵ بخەیتەوە هەر کەم بۆتەوە بۆیە تەمەن زۆر مهمە ئەو خانمانەی لە خوار 40 ساڵەوەن تەنانەت ئەگەر چارەسەری کیمیاییش وەربگرن ئێشتا هەر ئەگەری گەڕانەوەی سۆڕی مانگانە و هێلکە و هەبوونی سفریان هەیە ئەگەر بەراوردی بکەی بە خانمێک کە لەسەر و 40 ساڵەوە بێ بەڵام لە هەمان کاتە سۆڕی مانگانەشی هەرما بێ یعنی تۆ گەر خانمێک لەسەر و 40 ساڵەوە بێ سۆڕی مانگانەشی ما بێ عیلاجێکی کەمیشی بیتێ ڕەنگە ئەگەری گەڕانەوەی سۆڕی مانگانە و هێلکەی هەرکەم بکەیتەوە بۆی زۆر مهمە وەکو دکتۆرە باسی کرد بە خۆشحاڵیشەوە زۆربەی پزیشکەکانی ئێستا ئەو خاڵیان لەبەرچاوە کە تۆ نەخۆشێکی گەنج هێتە بەردەستت یەکەم شت کە مناقەشەی لەگەڵەکەی مەسەلەی مناڵ و مستەقبل و کۆمەڵێک شتی ترە یعنی ئەمە تەنها بۆ خانمان نییە بۆ پیاوانیش بە خۆشحاڵی ئێستا ئێمە کۆمەڵی ڕێگەی باشمانەیە کە توانین لە داهاتووە ئەگەری مناڵبوونەوەیان بۆ زیاد بکەین دەست خۆش بکەواتە دکتۆرەشانە لە وردەکارەکانی ئیشەکەی جەنابتان کاتێک کە هەچ بەڕێزێک گێتە بەردەمتان ئەگەر نێر بێ ئەگەر مێ بێت کاتێک کە تۆ
لاینی عیلاجەکەی بۆ دائەنەی خەتی عیلاجەکەی بۆ دائەنەی ئەوە مناقەشە ئەەکەیت لەگەڵ نەخۆشەکەیە. ئەکییت ئەوە وەکوتم لەبەر ئێمە بە خۆشحاڵی و ئێستا تەشخیصکردنی شێرپەنجە لە قۆناغێکی زووە پێزانین زۆربەی کات لە قۆناغی تەمەنی گەنجی نەخۆشەکە هێتە لای ئێمە تر چ کوڕ بێت چ کچ بێ زۆربەی کات ڕەنگە زەواجی نەکرد بێ یان لە مەرحەلەیەکی سەرەتایی زەواجە بێ لەبەرەوە ئەگەر تۆ نەخۆشێکی گەنجت هەبێ و پزیشکێکی لێ هاتووبی مەفروزە یەکەم شت کە لەگەڵ نەخۆشەکەت باسی بکەی ئەو خاڵە بێت چونکە نەخۆشەکە ئێستا ڕەنگە لە واقعەکە بێ کە ئەگە تۆش قسەی بۆ بکەی ڕەنگە بڵێ نا دکتۆرە من ئێستا سەحەتی خۆم پێ مهمترە لە مناڵبوون بە سێرەی دوای 2 ساڵ 3 ساڵی تر ئەکەوێتەوە بارێکی ئاسایی ئەکەوێتەوە ژیانی ئاسایی خۆی هێتەوە پێتەڵێ ئەڵێ من ئەمێ ماڵم بێ ئەمێ زەواجکەم ڕێگەکانم چێ لەبەرەوە تۆ بێ وەکو دکتۆر ئەو سەر لەبەر چاو بێ زووترین کات ڕێگە پیشانی نەخۆشەکەت بێتتر وەکەوەی دکتۆرە وتی هێلکەدانەکان هێلکەکان هەڵەگری پارچێک لە هێلکەدانەکان هەڵەگری یان بۆ پیاوەکان تۆڵ هەڵەگری یان ئەو ڕێگەی کە وتمان دەرزی ناوک بەکارهێنی یان کۆمەڵێک ڕێگەی تر هەیە بۆن ئەو چارەسەرانە بەکارهێنی کە کەمترین ئەزیەتی هێلکەدانەکانێن لەبەرەوە ئەبێت ئیجباری ینی هەر کاتێک نەخۆشێکی گەنج هاتە بەردەست مناقەشی ئەو شتی لەگەڵا بکەی بۆی دوایی گلینێتە سەر تۆ نەخۆشەکەش بتوانێت ژیانێکی ئاسایی بەڕێ بکەم. دەست خۆش بە دکتۆرە گیان پرسیارەکە لە دکتۆرە ژیان دەکەمەوە یەکێک لە خاتونە گەشتبینەکان ئەڵێ من دوای وەرگرتنی چارەسەر لە ئێستادا کە 2 ساڵە بەسەر شێرپەنجەکەدام تێپەڕیوە یەکێک لە کێشەکانم بریتە لە سەرجێگایی بە ئازار چی بکەم لەو حاڵەتە و ئایا ئەو حاڵەتە چییە؟ عزیزان ئەوانەی کە تووشی شێرپەنجە ئەبن و عیلاجی کیمیایی یاخود عیلاجی ئەشیعایی وەرئەگرن یاخود هەر عیلاجێکی هۆرمۆنی ئەمەش هێلکەدانەکان ئەخاتە حاڵەتێکی متبوونەوە جا ئەم متبوونە ئایا بە شێوەیەکی کاتی ئەبێت یان بە شێوەیەکی بەردەوام ئەبێت و یەکێک لە ڕەندانەوەکانی متبوونی هێلکەدان ئەوەیە ئافرەت تووشی وشکبوونەوە ئەبێ لە ناوچەی زەیە چونکە لەژێر تەسیری هۆرمۆنی ئیسترۆژین نامێنێ کە بێدەنگە بێ ئەو کاتە تووشی وشکبوونەوەیەکی ئەبێت جا ئەگەر حاڵەتێک هەر ئافرەتێک ئەم حاڵەتەی هەبوو پێویستە سەردانی پزیشک بکات بۆ ئەوەی بەدواداچوونی بۆ بکەین ئایا ئەمە بەهۆی متبوونی هێلکەدانەکانە بەهۆی وشکبوونەوەی ناوچەی زەیە یاخود بەهۆی بوونی هەر ئلتیهاباتێکەوەیە کە مناعەیاندا ئەبەزیە ئەگری توشبوونیان زیادەکە طبعا ئێمە بە پێی هۆکارەکان ئەتوانین چارەسەر بۆ نەخۆشەکە بکەین و ئەتوانم ڕێنمایی ئافرەتەکان بکەم بڵێم پاراستنی پاک و خاوێنی و سەلامەتی منتیقەی حەوز و ناوچەی زێ زۆر زۆر گرنگە کە تۆ بتەوێ نەتەوێ بەهۆی نەخۆشیەکەتەوە بەهۆی وەرگرتنی چارەسەرەوە بەرگری جەستت کەمە بێ ئەگەری توشبوون بە ئلتیهابات زۆرە بێ بۆی ڕێنمایەکان ئەوەیە کاتان لێ ئەەکەم ئەو کەسانی کە لە ڕووی سەررجەیەوە چالاکن بتوانن پێش سەررجەی دوای سەررجەی منتیقی حەوزیان هەر بە ئاوێکی ئەتیادی بشۆن بە کلێنس بەردەوام مشکیکەنەوە ناوچەی زێیان ناوچەیەکی شێدار نەبێت بۆ ئەوەی ئەگەری توشبوون بە نەخۆشیەکان کەم بێتەوە ئەگەر هاتوو ئلتیهاباتێکی هەبوو چارەسەری پێویست وەربگرێ ئەمانە ئەبنە هۆکار بۆ ئەوەی لانی کەم ئازاری سەررجەیان کەم کاتەوە خۆ ئەگەر هاتوو حاڵەتەکە بەهۆی متبوونی هێلکەدانەکانەوە بوو کە لە ڕووی هۆرمۆنیەوە چالاکی نامێنێت ئەم نەخۆشە ئەتوانێت چەند چارەسەرێکی دەرمانی وەربگرێت یەکێک لەوانە ئەتوانێت لیدۆکاین وەربگرێت کە لە ناو خۆمانە بە بەنج ناسراوە ئەتوانێت منتیقەی ناوچەی زەی پێچەوکە پێش سەررجەیەەکە ئەمەش لە ئازارەکانی کەمەکاتەوە و ئەگەر هاتوو متبوونەکە هەمیشەی بوو یعنی ئافرەتەکە چالاکی هێلکەدانەکانی بەتەواتی نەما بوو ئەتوانێت هۆرمۆنی ئیسترۆژینی بەکار بهێنێ بۆ چەرکردنی منتیقەی حەوزی کرێمە ئەگەری هەڵمژینی لە ڕووی جەستەیەوە زۆر زۆر کەمە و مەترسی ئەوەی تووشی شێرپەنجەی بکات وەکو شێرپەنجەی مناڵدان یاخود سەرهەڵدانەوەی شێرپەنجەکەی زۆر زۆر کەمە چونکە توانای هەڵمژینی جەستە بۆ ئەو کرێمە زۆر زۆر کەمە ئەتوان بڵێم هەر هیچە. خۆش بە دکتۆرە گیان هەر خاتونێکی تر دوو پرسیاری هەیە طبعا ئێمە یەکێک لە هۆکارەکانی بڵین ئازار لە کاتی ئەو حاڵەتەیە وشکبوونی زێیە ئایا مەسەلەن ئەمە لە دەرئەنجامی نەخۆشیەکە خۆیەوەیەتی لە دەرئەنجامی ئاعراض جانبی عیلاجەکانەوەی کە بەکارەهێنرێ چۆن چارەسەر بکرێ ئەو حاڵەتە؟ دەستخۆش وشکبوونی ناوچیزیە طبعاً بەپێی تەمەنی ئافرەتەکە ئەگۆڕێ ئەگەر هاتوو ئافرەتەکە گەشت بووە ساڵی ناومێدی ئەوەی کە بە تەواتی هێلکەدانەکانی لە کار کەوتون طبعاً ئەمەش بە ئەگەرێکی زۆر دوای 51 ساڵی ڕوئەیە ئەمە لە ئەنجامی نەمانی هۆرمۆنی ئیسترۆژینی یعنی شتێکی فیزیۆلۆژی جەستەی خۆمانە
ئەگەر هاتوو تەمەنی لە 51 ساڵی کەمتر بوو بەڵێ ئەکرێت ئاڕازی جانبی عیلاجەکانی بێ وەکو عیلاجی کیمیایی وەکو عیلاجی هۆرمۆنیەکان کە وەرێگرن یاخود ئەشیعایی هەروەکو وتمان ئەبێتە هۆی متبوونی هێلکەدانەکان و نەمانی هۆرمۆنی ئیسترۆجین ئەمە شوە ئەکا وشکبوونی ناوچەی زێمان هەبێت بەڵام ئەکرێت کاتی بێت ئەگەر هاتوو هێلکەدانەکەمان دووبارە دەستی کردەوە بە چالاکی دیسانەوە ئەوەش چالاکە بێتەوە هەرکوتم چارەسەرەکانی ئەوەیە بە پاک و خاوێنی ڕابگرێت ئەتوانی مادەی لیدۆکاین بەکاربهێنی کە وەکو چرکردنەوە بەکاریەت ئەفرەتەکان ئەتوانن بەشداری بکەن لە کورسەکانی وەرزشکردنی منتیقی حوز کە ئەمەش ماسوولکەکانی تون و تۆڵەکە و لە ڕووی سەرجەیەوە زۆر ئیسفادەی لێ ئەکا هەروەها ئەتوانێت کرێمی ئیسترۆجینی بەکاربهێنێ بۆ چرکردن و تەڕوبڕکردنی منتیقەکە دەست خۆش ئیسترۆجین کرێم ئیسترۆجین دکتۆرە شانۆ پرسیاری دووهەمی ئەو خاتونە لە جەنابەت ئەەکەم ئەڵێ کەسێک دەرزی هۆرمۆنی هەبێت بەڵام حەجمی هێلکەی بچووک بێت و بەو هۆیەوە سووری مانگانەی نەبێت ئایا ئەکرێت عیلاج بەکاربهێنێتەوە بۆ ئەوەی سووری مانگانی بۆ بگەڕێتەوە پرسیارەکە تۆزە غامزە بەس من وەکو ڕوونکردنەوەیەک لەسەر دەرزی ناوک بیم دەرزی ناوک کە ئێمە بەکارێنین بۆ نەخۆش زیاتر بە ئەو نەخۆشانە بەکارێنین کە شێرپەنجەکان هۆرمۆنیە بۆ ئەوی کەوت وەکوتم هێلکەدانەکانیان بخێنە دۆخێکی متمونە و سووری مانگانە بۆ نەخۆشەکەنێ هەموو جارێک پرسیارەکەی کە زۆر پرسیارێکە نەخۆشەکانمان لێمانەکەن ئەڵێ ئایا من ئەتوانم ئەم دەرزی ناوکەوە کوڕێگەیەکی مەناکردن بەکاربێنم بۆ ئەوی کە بڵێمی تەواو ڕێگەی ترم ناوێ و مناڵم نابێ و حەجمی هێلکەم بچووکە و نا ئێمە هەموو جارێک ئەڵێن ڕاستە دەرزی زۆلادێکس ئەو دەرزێکەوە پێڵەن دەرزی ناوک سووری مانگانە تەوەستێنێ و دۆخی هێلکەدانەکانت وا لێ کاکە ئیتر هێلکەنێتە خوارەوە لە کاتی ئەو کاتێککە پێویستە بێ بەڵام بەوەشەوە هەر ئەگەری ینی فەیلەری هەیە ینی ئەگەری ئەوەی هەیە کە تۆ قڕبوونێکت بۆ دروست بێ و عادەتەن ئەو نەخۆشانەشی کە لەسەر دەرزی ناوکن ئێمە بە گیان نایاندین ینی لەگەڵ یا دەرزی یانەوە تا چارەسەری کیمیایی وەرەگرن یانەوە تا حەبی هۆرمۆنی وەرەگرن لە هەردوو بارەکە باش نییە کە نەخۆشەکە لەو کاتە سپڕی هەبێ بۆیە بێ زۆر ئاگادار بن حەجمی هێلکەت بچووک بێت سووری مانگانت نەبێ هەر کامێک بێ تۆ ئەبێ احتیاتی خۆتە سەرخست بێ بێژگە لە دەرزی ناوکەکە ڕێگەیەک لەو ڕێگە سروشتیانەی کە وتمان کە نەخۆشە توانێ بەکاری بێنێ ڕێگەیەکی بەکارێ نابێ بۆی کە پارێزرا و بە سپڕی بۆ دروست نەبێ دەست خۆش بە مامۆستاگیان پرسیاری داهاتوومان بۆ مامۆستا ئامینەیە ئەڵێ من وەکو توشبوویەک کە عیلاجم تەواو کردووە لە ڕووی پزیشکیەوە ئاساییە منداڵم هەبێت بەس خۆم نامەوێت ئایا گوناحبار دەبم لەسەر ئەو شتە زانایان وەکو بڵێت بەجاییزیان داناوە کە هەموو خێزانێک بتوانن تەنزیمی مناڵبوون بکەن واتە ڕێکی بخەن چ ساڵێک یانەوێت ساڵێک نایانەوێ ئەمە زانایان ڕێگەیان داوە بۆ ئەم حاڵەتش کە کەسەکە لایەنی طبی واتە پزیشکەکان ڕێگەیان داوە ئەم کەسە مناڵی بێ دوایەوەی کەوا عیلاج وەربگرێ بەڵام ئایا ئەو کەسە لایەنی دەرونی یارمەتی ئەدات پێویستە حەزیشی هەبێ و یارمەتی دەرونیش یعنی قبلە دەرونیەن ئامادەی بوونی مناڵەکە بێت ئەگەر دکتۆرەکان وتوانە ئەتوانیت بەس ئەو قبلە ئەزمونێکی تۆزێ تاڵی هەبووە لەگەڵ نەخۆشینەکە فترەیەکی زۆر لەژێر عیلاجا بۆ ناڕەحەت بووە ئەیەوێ ماوەیەک ئیسراحەت بکە مناڵی نەبێت لەلایەن شەرعەوە هیچ تاوانی لەسەر نییە ئەگەر نەفسیەن ئەم کەسە هێشتا ئامادەیی تیا دروست نەبووە بۆی کەوا مناڵی بێت ئەمەش وەکو دکتۆرەکان باسییان کرد تەمەن وەکو بڵێ تەسیری هەیە لەسەر ئەم حاڵەتە ئێستا گەر کەسێک مەسەلەن مناڵی هەر نەبوو بێ و ئەزمونونەکەی تێپەڕ کردبێت خۆی ئەوەنە حەزی هەیە نفسیەتی ئەوەنە ئامادەیە خۆی داواکە کەوا مناڵی بێ و مناڵیش بخاتەوە و زەرەژیشی لێنەیە ئەمە کە دکتۆری جازەی داوە شەرعیش بە یەکمانی جازەیەدا لا حاڵەتی دووەما تەمەنی کردووە و توانای نەماوە و تەجروبەیەکی قورسی وەکو بڵێ بەڕێ کردووە نەفسیەن ئامادە نییە لێرەشا دیسان شەرع مەجالی ئەدا کە نێڵێ مناڵی ببێت چونکە مەترسی سەرهەڵدانەوەی نەخۆشینەکە هەر لە ئارادایە ئەمیش توانای نییە وەکو بڵێ دەرونیان ئامادە نییە بۆی کەوا مناڵ بخاتەوە لێرەشا بێگومان شەرع هەر ئیجازەی ئەدات خۆش بێ مامۆستاگیان
پرسیارێکی تر هاتووە ئەڵێ ئایا دوای بەکارهێنانی شاف دەتوانم غوسڵ دەربکەم پێویستە غوسڵ دەربکەم؟ بەڕێزەکان ئەو شتانە زۆر ئەپرسرێ هەموو ساڵە لەگەڵ چوونی ئافرەتان بۆ عیادە زۆربەی جار و پرسیارانەیەتە پێشەوە ئایا هەڵگرتنی شاف غوسڵ واجبەکە؟ لە پرسیاری پێشووتریشە کە وتمان فقه خوێندنی فقه زۆر ضرورە ئەوەیە ئێمە لە شەرعا تەنها لە 6 شوێنە غوسڵ واجبە کاتێک کە ئافرەت ئەوەی خوێن تەنها لەم 6 شوێنە غوسڵکردن واتە خۆشوەردن دوای ئەم 6 حاڵەتە واجبە تۆ بیکەی ئیتر غەیری ئەم حاڵەتانە هەرچی و بەسەرا بێت غوسڵ واجب ناکە. مەسەلەن کەسێک کە بێدینە هاتۆتە ناو ئیسلام پێویستە غوسڵ بکە. ئافرەت لە دوای حەیز پاکبوونەوە لە سوڕی مانگانە پێویستە غوسڵ بکە. لە دوای تەواوبوونی زەیسانی خوێنی زەیسانی پێویستە غوسڵ بکە. لە دوای سەرجێییکردن پێویستە غوسڵ بکە. لە هاتنەوەی مەنی بەبێ سەرجێییکردن هەر پێویستە غوسڵ بکە. لە غەیری ئەم حاڵەتانە اینجا مردنیشەوە غوسڵێکە واجبە لەسەر هەمووی کە مرد ئەیشۆن. ئەم 6 حاڵەتە تەنها ئەم 6 حاڵەتە هەیە غوسڵ واجبەکە. غەیری ئەوە خۆشوەردن واجب نییە واتە هەڵگرتنی شاف خۆشوەردن واجب ناکە. دەست خۆش بێ. پرسیارێکی تر ئەڵێ هەندێک لە خاتونەکان تووشی کێشەی ڕاگررتنی میز دەبن بە تایبەت دوای وەرگرتنی چارەسەر و ئیتر بە تێبەڕبوونی تەمان یان حاڵەتی قەلەقی زۆر کات لە کاتی نوێژدا بەهۆی ڕانەگرتنی میزەوە ناچارم نوێژەکەم بوەستێنم ئایا پێویستە دەستنوێژ تازە بکەمەوە یاخود تەیەمم بکەم؟ ئەوە ئەو حاڵەتە گەر مەسەلەن خوشکێک ئەم حاڵەتەی بەسەرا هات دوای وەرگرتنی و عیلاج و شتانە ئەگەر میز ڕانەگرتنەکەی کاتی بوو واتە مەسەلەن دوای هینەکە سەعاتێ 2 ساعات میز ڕاگیر ناکە و دوایی باشە بێ. ئەوە ئەگەر کاتی نوێژەکە ئیزانی کاتی نوێژەکە ئەمێنێت چاوەڕێ بکە دوایەوە دەستنوێژێکی پاک بگرێ نوێژەکەی بکە. بەڵام ئەگەر بەردەوام بوو نێزانی کەی میزەکەیەت و مەسەلەن ڕاگیری ناکە و کاتەکەی بەردەوام بوو ئەوە یەک جار دەستنوێژەگرێ. چ کاتێکیش دەستنوێژەگرێ کاتێک کە کاتی نوێژەکە هاتبێ واتە بانگی دابێ بەرماڵەکەی داخە دەستنوێژەکە هەڵەگرێ. کە دەستنوێژەکەی هەڵگرت ئیتر لە کاتی نوێژکردنەکەیشە میزی بۆ بێت ئەو نوێژەکەی نەبڕێ ئەتوانێ بەو داقە دەستنوێژە نوێژێکی فەرز بکە و هەتا چەند سنەتیش بێت هەر ئەتوانێ بیکە با میزەکەیشی بێت. ئەمە حاڵەتێکە لە شەرعا باس کراوە. میزە چرکەمان هەیە ئیستیحاضەمان هەیە ئیستیحاضە خوێنی بەردەوامە یا میزی بەردەوام ئالەم حاڵەتانە یەک دەستنوێژەگرێ. کاتی نوێژەکە هاتبێت دەستنوێژێگەگرێ بێگومان مەسەلەن ئەو شتێکەوە پاک نییە ئەیگۆڕێ بە حەفازەی هەڵگرتووە یا سانتی هەڵگرتووە پاک هەڵەگرێ و دەستنوێژێگەگرێ نوێژەکەیەکە لە کاتی نوێژەکەیشە بێت گوێ نەداتێ نوێژەکەی نابڕێ نوێژەکەی دروستە چەند سنەتیش ئەتوانێ بەو نوێژەوە بەو دەستنوێژەوە بکە ئیتر بەڵام بۆ نوێژی داهاتوو پێویستە دەستنوێژی تازە بگرێ. لەبەرەوە ئەمە حاڵاتێکە مەسیحیەکان کاتێک کە ئیسلام هات جوولەکە و مەسیحیان و ئەتە الئیسلام و بالتەخفیف ئیسلام ئاسانکاری لەگەڵ خۆیان هێناوە. لە هەر شوێنێکیشا قورسی ڕوو بدات ئیسلام دەرویەکی ئاسانکاریە کاتەوە. نوێژ نەکردن نییە بەڵام بەم حاڵەتانە ئەم ئاسانکاریانە ئیسلام دایناوە دەستنوێژەگری لە کاتی نوێژەکە بژێت گوێ نایەتێ نوێژی سونەتەکانیشی پێوەکەی بۆیکەوە هەیە زۆر دڵی بەندە و فێری نوێژە سونەتەکانیشە بیکە پێوەی بۆ نوێژی داهات و دەستنوێژ تازەکەرەوە. جەزاکی الله خەیر و جەزا ئینشەڵڵا. دکتۆرە ژیان پرسیارم هەیە بۆ جەنابەت ئەڵێ دکتۆرە ئێوە وەک پسپۆڕێکی نەخۆشیێکی ژنان طبعاً جەنابەت باسی تەندروستی ناوچەی زێت کرد بەڵام حەزەکەین بە زیاتر و بە ڕوونتر ئاماژەی پێ بدەیتەوە کە چۆن مەسەلەن تەندروستی ئەندامی زاوزێمان بپارێزین یەک دوو هەمن دەکرێت شێوازێکی دروستی بەکارهێنانی غوسڵمان پێ بڵیت ئەو غوسلانەی ئەوەی کە هەیە لە بازار لە سەیدەلێکان دەفرۆشرێت تا چەندێک ئێوە ڕیکۆمەندی ئەو شتاکەن. سەبارەت بە ناوچەی حەوزە ئازیزان طبعاً ئەمە هێلکەدان مناڵدان ناوچەی زێ ئەگرێتەوە. هەروکوتم ئەگەر ئافرەتێک هات و تەشخیص کرابوو بەوەی کە شێرپەنجەی مەمکی هەیە لەگەڵیش یا کیسێکی هێلکەدانی هەیە تکایە بەدادەچوونی بۆ بکەن کە ئایا ئەمە کیسێکی سەلامەتە یاخود کیسێکی شێرپەنجەیە چونکە ئەگەری ئەوەی هەردوو شێرپەنجەکەی پێکەوە هەبێت زۆرە. لایەنێکی تر سەلامەتی ڕەحمتە
بە تایبەتی ئەو کەسانی کە عیلاجی هۆرمۆنی وەرئەگرن بمانەوێت نەمانەوێت تەئسیرێکی جانبی لەسەر ناوپۆشی مناڵدان هەیە ئەبێتە هۆی ئەستوری مناڵدان بۆیە تکایە هەر ئافرەتێک ئەوانەی کە سوڕی مانگانەیە هەر گۆڕانکاریەک لە سوڕی مانگانەتان هەبوو تووشی حاڵەتێکی نەزیفی هەبوو تکایە بە دوواداچوونی بۆ بکەن بەداداچنەکەش زۆر بەسیتە هەر ئەوەیە سۆنەرێکی بۆ ئەوکەین بۆ دیاریکردنی ئەستوری ڕەحمەکەی ئایا ئەمە پێویستی بە هەنگاوی داهاتوو هەیە یان نا سەبارەت بە ناوچەی زێش ئازیزان هەروەکو باسمان کرد پاک و خاوێنی و وشکڕاگرتنی ئەو شوێنە زۆر زەڕوڕە بۆ سەلامەتی خۆتان بۆ ئەوەی تووشی ئیلتیهابات و بۆ ئەوەی تووشی ئەو ئازارە نەبن کە لە کاتی سەرجەیە هەتانە سەبارەت بە غوسولەکان طبعا ئاوی خوایی باشترین غوسولەکە مرۆڤ بتوانێت بەکاری بهێنێ ئەم غوسولانە ماوادی کیمیایی تکایە هەر کەسێک غوسولی بەکارهێنا ئێمە باشتر پێمان وایە لە هەفتەکە ڕۆژنا ڕۆژێک بەکاری بهێنێ نەکام و ڕۆژێک چونکە جەستا خۆی گەورەوا دروستی کردووە بەکتریە سوود بەخشمانەیە بەکتریە زیان بەخشمانەیە طبعا ئەگەر ئەڵێ ئەزیادەت و کە نوقسان زۆر پاک و خاوێنی زەرە لە ئافرەتەکە شەگەیەنێ ئازیزان بۆیە ئەو کەسانی کە غوسول بەکارە هێنن تکایە با بێبۆن بێت تیژ نەبێت لە هەفتەیەکە 3 ڕۆژ بەکاری بهێنێت ڕۆژنا ڕۆژێک ئەو ڕۆژش کە بەکارهێنێ جارێ دووجار نەکەم و ڕۆژەکە چەند جار توالێتی کرد و تاراتی کرد بەکاری بهێنێت هەروە ڕێنمایەکی ترتکایە هەموو ئافرەتەمە بۆ هەموو کەسێک ڕاستە و دوو ئەوەندەش ڕاستە بۆ توشبوانی شێرپەنجەوانی ئیلاجی کیمیایی وەرەگرن بەهۆی کەمبوونەوەی مەناعەیان بۆ منتیقەی حەوز هیچ شتێکی بۆندار سابوون شامپۆ وایپەر سانتی دایبی هیچ شتێکی بۆندار بەکارمەهێنن چونکە زەرر و زیانەکانی زیاترە وەک لە بۆن خۆشڕاگرتنی دەست خۆش بە دکتۆرە بۆ ڕێنمایانە دکتۆرە شانۆ پرسیارێکمان هەیە توشبوویەک دەڵێ طبعا ئەمە زیاتر ڕەبتی هەیە بە ئەو ئەعرازە لاوەکیانی ئەوەی کە لە دەرئەنجامی عیلاج بەکارهێنرێ ئیتر عیلاجەکە ئەگەر کیمیاوی بێ ئەگەر ئەشعە بێت ئەڵێ سکم تاملم خاڵی قاوەیی لێ دروست بووە زیادیش ئەکات ئایا هیچ زیانێکی هەیە ئەڵێن هۆکارەکەی ڕەبتە بە تیشکەکەوەیە چۆن چارەسەری بکەم ئەو حاڵەتە سێریکە کاکتۆرگان بە نسبەتی خاڵی قاوەیی جۆری هەیە یعنی خاڵ هەیە ڕاستە بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە تیشکیان وەرگرتووە ڕەنگە شوێنی تیشکەکە و ئەوانەی کە تیشکیان بۆ بەشی سەرەوەی ئێسکی چەڵەمایان وەرگرتووە تەنانەت بەشێک لە ملیشیان ڕەنگی پێستەکە بگۆڕێ ینی بە شێوەیەکی گشتگی ڕەنگی پێستەکە گۆڕێ نەک ئەوەی پەڵەپەڵەیان بە شێوەی خاڵ دروست ببێ زۆربەی کات بە 1 تۆن پێستەکەیان تۆ خەبێتەوە یان بەرەو ڕەشبوونێکە ڕوات باشە یان لەواچێت تۆزێک توێک هەڵبە ئەمە وەکووتمان ئاساییە زۆربەی کات بە سبەبی تیشک دروستە بێت جاری وا هەیە مدەیەک باشە بێت دیسان و دەست پێکاتەوە جاری وایە بۆ مدەیەکی زۆر ئەمێنێتەوە بەڵام ئەگەر نەخۆشەکە بێجگە لە سنگی بێژگە لە ملی لە شوێنی تریژە و خاڵانی هەیە بۆن لە لەسکی هەیە لە پشتی هەیە لە قاچی لە ڕانی لەو حاڵەتە مەفروزە کە ئاگداری پزیشکەکەی بکاتەوە بۆی چێکی بکە بزانە جۆری ئەو خاڵانە چۆن چکە هەنێک خاڵمان هەیە پەیوەندی بە هەنێ حاڵەتی جیناتەوە هەیە کە ئەگەری توشبوونی نەخۆشەکە ڕەنگە بە هەنێ جۆری تری شێرپەنجە زیاد کە لەبەرەوە لەو حاڵەتە مەفروزەکە لە کاتی سەردانیکردنەکانی بۆ لای دکتۆری شێرپەنجەکەی پیشانی بابەوەی نەوعێتەکەی دیاریکە وەکوتمەگە پەیوەندی بە تیشکەکەەوە بێ شتێکی بەسیتە و هیچ مشاکلێکی وای نییە و تەنها هەروازی لێنێ بەڵام ئەگەر خوانە خواست هۆکاری تری هەبێ ئەو کاتا بێ بە پەیوەندی ئێمە لەگەڵ پزیشکی نەخۆشیەکانی پێستا حەلێکی بۆ بدۆزینەوە چکە وەکوتم مەفروزە لەواچە جینات بێ لەواچێ هەنێ خاڵی فتریات بێ کە نەخۆشەکە خۆی نەزانێت یان هەنێ بابەتی تری جلدیە بێ کە پێویستەکە ئەمە ڕێگەی پێپیشان بێ بە نەخۆشەکە دەست خۆش دکتۆرە شانۆ دکتۆرێکێک لە پرسیارە زۆر باوەکان کە لە ناخی هەموو توشبووانایە بە تایبەتی ئەو نەخۆشیانی ئەوەی کە ئەساسێکی جینیان هەیە تا چەندێک ئەگەری ئەوەیان هەیە کە ئەو نەخۆشیە نەقڵ بێ بۆ مناڵەکانیان بەنسبەتی جینات باوترین مەشاکلی جینی کە لە توشمانی شێرپەنجەی مەمکە هەیە ئەوەی کە بازدانیان هەبێت لە جینی براکاوەن و براکاتوو بەڵام ئەکرێت ئەو بازدانە وراسی بێ ئەکرێ بەس بازدانەکە لە شخصەکەی دروست بوو بێ ئەوەش ئەگەری گواستنەوەی بۆ مناڵەکە فەرقی هەیە بۆ نەگەر بازدانێکی زۆر زاڵ بێ ڕەواچێت ئەگەر ژنێک بۆ نمونە 4 مناڵی هەبێ یەکێک لە مناڵەکانی ئەگەری هەبێت تووشی بێیان ئەگەر بازدانێکی لاواستە بێ لەواچی ئەسڵەن کەمتریش بێ بەڵام وەکوتم یعنی جینات بە پێی نەوعەتی جینەکە فەرقەکە چکە ئێمە نەخۆشی جیناتمان زۆرە ئەبێت تەشخیص کرا بە جۆری جیناتەکە دوای
ئەو بەپی جۆری بازدانەکە ئەگەری گواستنەوەی بۆ مناڵەکەی تەشخیصەکرێ و بەپی جۆری بازدانەکەش فەرقیە هەنێ بازدانمان هەیە لە باو باپیرانەوە هاتوۆتە خوارەوە هەنێ بازدانمان هەیە بەس لە دایکەکە دروست بووە بوون منە ڕەنگە بە سەبەبێکی ژینگەی بێ بە سەبەبی خواردنێک بێ یان بە سەبەبی شتێک بێ فەرقەکات لە ڕێگەی گواستنەوەی بۆ مناڵەکانی دەستان خۆش بێ دکتۆرە گیان دەستان خۆش بێ مامۆستا گیان دکتۆرە ژیان ئێستا مایکەکە واڵا ئەەکەین بۆ ئەوەی خوشکانمان چیە پرسیاری تری هەیە حەز بکە بیکات ئێستا مایکت بۆ هێنن ئەگەر دانیشە بەرز ئەتوانی ژێر پەنجەی مەمک بە تایبەت ئەگەری گواستنەوەکەی بۆ مناڵەکان ڕێژەکەی چەنە یان بە تایبەت کچەکان زیاتر توش ئەبن یان کوڕان ئەمە من پرسیارەکەم بەجیا یەکەم ئەمە بوو دووەمیش ئەوەیە ئایا چ ڕێکارێک هەیە بۆ ئەو کچانی کە دایکیان توشبووی ژێرپەنجەن بە تایبەتی لە بابەتی سۆنۆگرافی و مۆمۆگرافی ئەگەر گەنج بن بۆ نمونە تەمەنیان ڕۆشت بێ ئافرەت هەر بەعام ئەگەر تەمەنی ڕۆشت بێ پێویستە زووزوو ئەو شتانە بکە بەڵام ئەگەر گەنج بن ئایا پێویستە زووزوو ئەو شتانە دووبارە بکەنەوە یان ئەو ڕێنمایانە چین بۆ ئەوەی ئەوانیش ئاگیان لە ژیانی خۆیان بێ دەست خۆش بێ بەنسبەتی ڕێژەی گواستنەوەکە وەکوتم ینی فەرقەکات بە پێی جینەکە فەرقەکات ئەبێ جینەکە تەشخیص کرابێت جۆری بازدانەکە تەشخیص کرابێت ئەنج ئەتوانین پێت بڵین بۆ نمونە ڕێژەی ئەوەنە ئەگەری هەیە مناڵەکان نەخۆشیەکە بگرنەوە بەس بۆ ئەوەی کە ئایا ئەگەر بۆ نمونە ژنێک شێرپەنجەی مەمکی هەبێ و تەشخیص کرابێت کە جیناتە بەس کچەکانی خطوڕەتی ئەوانەیە کە شێرپەنجەی مەمک بگرن یان کوڕەکانیشی نەخێر بەعکسەوە کوڕەکانیشی خطوڕەتیان هەیە ئەبێ ئەوانیش هەر سکرینینی خۆیان بکەن ئەگەر بتەوێ بپرسی بڵێ لە چ کاتێکەوە پێویستە کچێک ئەگەر دایکی یان پووری یان خوشکی یان کەسێکی دەرەجەیەکی شێرپەنجەی مەمکی هەبوو بێ و دەستنیشان کرابێت کە جیناتە لە چ کاتێکەوە لە چ تەمەنێکەوە ئەبێت پشکنین بکە ئەبێ بۆ نمونە ئەو کەسەی کە توش بووە گریمانەگە دایکێتی بۆ نە لە 40 ساڵی توش بووە کچەکە بێ لە 30 ساڵیەوە ینی 10 ساڵ پێش تەمەنی توشبوونی دایکەکەی سکرینین دەست پێ بکە سکرینین بۆ نمونە وەکو چی دەست پێکە مهمترین شت فەحسی خۆی ینی ئەوەی کە هەموو خانمێک لە دوای سۆڕی مانگانە بە 3 ڕۆژ بۆ 5 ڕۆژ لەبەر ئاوێنەیەکە ئەوەستێ و پشکنینی مەمکەکانی بەدەستی خۆیەکە ئەمە یەکێکە لە خاڵە هەرە مهمەکان کە زۆر ئاسان و هەموو خانمێک ئەتوانێت بیکا بۆ خۆی یەکێکی تر لەو ڕێگانەی کە ئەتوانێت بەکاری بێنێ سۆنەرە باشە ئەتوانێت 6 مانگ جارێ ساڵێک جارێ سۆنەرێ بکە و ئەگەریش تەمەنی چووە سەر و 35 بۆ 40 ساڵەوە باشتر وایە ساڵی یەک جار تیشکی مامۆگرافی بکە هەنێک جار ئەگەر بۆ نمونە مەمکەکی کەسێکە چڕ بوو یان نەتوانرات بە سۆنەر بە مامۆگرافی ڕێگەیەکی باشت پێ بڵێ مەمکەکانی تەندروستە ئەتوانێت تیشکی MRIش بەکاربێنێ بەڵام وەکووتم ئەگەر کەسێک لە عیلەکە تا دەرەجەیەکە شێرپەنجەی هەیە بۆ کچەکانیش و کوڕەکانیش بە هەمان شێوە مهمە بە تایبەتی کوڕەکان وەکووتمان بۆ شێرپەنجەی مەمک ئەبێ ئاگان لە خۆیان بێ بۆ شێرپەنجەی پرۆستاتە بێ ئاگان لە خۆیان بێ هەندێک جار بۆ شێرپەنجەی گەدە و پەنکریاسیش تەنانە دەبێ ئاگان لە خۆیان بێ کچەکانیش بە هەمان شێوە بۆ شێرپەنجەی مەمک بۆ شێرپەنجەی هێلکەدان و هەندێک جار شێرپەنجەی پەنکریاسیش ئەبێ ئاگاداری خۆیان بن بەڵام مهمترین ڕێگا ئەوەی کە ئێستا باشترین سکرینینی هەیە شێرپەنجەی مەمکەکەیە کە ئەتوانی پشکنینی خۆی بکەیت ئەوەی کە خۆتێکی سۆنەر بکەیت و مامۆگرافی بکەیت یان MRI ئەگەر زەڕور بوو کە پزیشکەکەت بڕیارە بۆیە دەست خۆش بێ ئەفو خوشکە بە ڕێزەکان برا بە ڕێزەکانەوەی کە هاتوون لەبەر هینێکی تەکنیکی و بەهینی قاعەکە ئەبێ ئێستا جەنابتان تەشریف برن برێکێک وەربگرن چارەکێک دوای چارەکەکە بێنەوە کۆتایی پرسیارەکان هینەکەینەوە ئاراستەی لیژنەکە ئەەکەینەوە باشە بە ڕێزان فەرمونون برێکەکەتان وەرگرن